بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان باس لە ئەزمموی یەکێک لە فۆتۆگرافەتەکانەکەم کە ئەویش هۆگر کەمالە بە تایبەتیش لە ناو زەماوەند و ڕێوڕسمە کۆن و مێژوویەکاندا کە ماوەیەک لەمەوبەر بەشداری کردبوو لا یەکێک لە ڕێوڕسمە مێژووی و ئاینەکان کە ئەویش ڕێوڕسمی پیرشالیارە کە مێژووەکەی نزیکەی بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە. ئەو فۆتۆگرافەرە ساڵی پاروە ئەم ساڵیش بەشداری لەو ڕێوڕسمە مێژوویەدا کردبوو. کەمێک لە گرتەکانە بینین و دواتر قسە و باسی زیاترەکەین فەرموون. فۆتۆگرافەر هۆگر کەمال لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە کاک هۆگر بەخێربێی سەرچاو بەخێر هاتی سپاس دەکەم. پێم وابێ دوێنێ ئەوهارە گەڕایتەوە. بەڵێ چۆن بوو بەلاتەوە ڕێوڕسمی ئەم ساڵ چۆن بەڕێوە چوو؟ وەڵایی وەرەوەکو هەموو ساڵەکانی پێش و ئەم ساژ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەورامانی تەخت زەماوەندی بڵێ مەراسیمی پیشالیار بەڕێوە چوو لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە کە لە سێشەمە و درێژەی کێشایانی. بەڵێ ئەمە چەندەمین ساڵەکە تۆ بەشداریەکی لەم ڕێوڕسمە؟ من 3 ساڵە وەکو فۆتۆگرافەر نەگۆبوو گەشتیار بڵێ وەکو فۆتۆگرافەرێک بەشداری مەراسیمی پیشالیارەکەم. باشە مێژۆکەی چۆنە؟ هیچ دەربارەی مێژۆکەی ئەزانیت؟ سەرچاوی زۆر هەیە لەسەر بابەتی پیشالیار زۆر قسە باسیشی لەسەرەکرێت زۆر زۆری لەسەرەکرێت بەگشتی لە بینی 900 بۆ 1000 ساڵ پێش ئێستا ینی وای گەڕنەوە هەموو سەرچاو و بابەتەکان کە نزیکەی 950 ساڵ ئەم مەراسیمە بەردەوام و تا ئێستا هەر وەکو خۆی جێبەجێکرێ. زۆر باشە. چۆن خۆت ئامادەکەی بۆ ڕێوڕسمێکی ئاوا کە لە ڤیددیۆکانیش بینیمان و لە وێنەکانی شەیبینین کە زۆر قەرباڵەخە؟ تامە کە مەراسیمی پیشالیار پێشەوە ئەگە بڵێن لە ڕۆژهەڵات ئەگاداری بۆکرێ ئێمە ژۆکو فۆتۆگرافەر تامەن پلانی بۆ داهانی بەپێ ئەم پلانە کە ئەچین ئیش لەسەر بابەتە کەلتوریە کوردیەکە یەکەین کە زیاتر چه ئاراستەیەکی گرتووە بە چه ئاراستەیەکە ئەڕوات خۆی ئەسلی مەسەلەکە زەماوەندە. باشە ئەسلی مەسەلەکە زەماوەندی پیشالیاری پێوترێ کە 3 ڕۆژە خایانێ ڕۆژی یەکەم لە ڕێی مناڵەوە کرێ ینی سێشەمە ئێوارەکەی ماڵ بە ماڵەگەڕێت پێ ئەوترێ کوڵاو ڕۆچنێ ئەچێت لە هەموو ماڵەکان شیرینی خۆی وەرەگرێ ڕۆژێک پێش مەراسیمە ڕۆژی سێشەمە ئێوارەکەی لەگەڵ بەیانی چوارشەمە دەری دنیای تاریکە تاو تاریکە هەموو مناڵێک ماڵ بە ماڵەگەڕێت و لەسەر ماڵەکەش پێویستە شیرینیان باتیان وەکو کەلتورێکی ئیجباری لاتووە ئەنی وەکو بڵێ عیبێ ئەو ماڵە بەسەنەن شیرینیەکی نەبێت ئەنی وای لێت هەموو مناڵێک کۆڵی خۆیەکە لە مەسەلەی شیرینی و ئەوانە سعات دەبێت بە 7 تا 8 لەم کاتە بەپێر مەراسیمەکە قوربانیەکرێ کەندەری تێکی تایبەتە بە خۆیان ئەم قوربانیکردنە. قوربانیکردنەکەش ئەنی مەسەلەی پیشەدار شتێکی زۆر جوانی هەیە دەستوریان هەیە مەسەلەن بنەماڵەیە قوربانەکە یەکات بنەماڵەیەکی تر چێشتەکە لێیانێ ئەنی ئەویان لێ کردووە دەبێت کە سوکاری ئەو بنەماڵەیە بن. ئەو ڕۆژە کە ڕۆژی چوارشەممە یەکێکە لە قەرەباڵغترین ڕۆژەکانی مەراسیمەکە کە ئەم ساڵی زۆر قەرەباڵغ ڕۆژی چوارشەممە دوای نوێژی عەسر ئەم بەزمی دەڤلیان و کە خۆیان پێڵێن تەلیلە ینی تر شێوە زەماوەندی تەقسێکی دینی وایە بڵێ
بڵێن دەروێش و سۆفیەکان پێکەوە زۆر باشە لە ڕووە هونەریەکەوە تۆوەکو فۆتۆگرافەرێک چۆن خۆتی بۆ ئامادەکەی وا بە تایبەتیش بیر لەواکەیتەوە کام گرتەیە تۆمار بکەیت. طبعا مەراسیمی بڵێن لە هەورامانی تەقد هەڵکەوتی وایە چەند گۆشتێکی زۆر زۆر جوانە ینی ئیشکردن لەسەری بەڵام زۆریش قورسە لەبەر خەرەباڵقی زۆر بە ناڕەحەتیش ئەتوانی دیمەنەکان وەرگریت هەندێک جار مەسەلەی کامێرە ئیش بۆ ناکە ئەبێ مەسەلەن بابەتەکانی تری کامێرە وەکو مەسەلەن گۆپرۆ ئەنێستاوانە بەکاربێنی بۆی بتوانی دیمەنێک وەرگێنا وەرناگیرێت بەتایبەتی ئەم ساڵانی تاو قەرەباڵق بوو تاو ناڕەحەت بوو. من فۆتۆگرافەرێکم لا بوو خەڵکی تورکیا بوو ینی ئاگام لێ بووتی لە 11 نیوەڕۆوە لەو شوێنە دانیشتوو بۆ سەعات 3 ینی عەسر اینجا توانێتی تۆزێکیشی لەسەر بکە. زۆر باشە. ئەمە بۆ فۆتۆکان ئەی بۆ گرتە ڤیدیۆیەکان چۆنی تقریبا هەردووکی پێکەوەی مەسەلەن ئەو شتانەی کە ڤیدیۆیان پێکرێت و ئەنێستا و گۆپرۆ ستاندی هەیە ئەتوانێت کۆنتڕۆڵکردنی ئاسانترە لە کامێرە بزەبت. بۆ کوتریش خەڵکی دێکە بەڕاستی زۆر هاوکارن بۆ مەسەلەی کامێرە زۆر هاوکارن پێڵێ مەسەلەن من میوانم هاتوومەتە ئەم جێگەیە جێتەکەن ئاین چەند دقەیەک ئەو جێو بۆکەن و بتوانی شەکەت بکەیت. بەڵێ بۆ تۆمارکردنی فیلمێکی دۆکومنتاری ئەگەر لەو شوێنەیە بکرێت ئەم جارە مەسەلەی بۆ بەرنامەی دیکۆمنتاری ڕۆشتی لەسەر زەماوەندی پیشاریار یەک گرفتەیە لە خەڵکە ڕاستەنە بەتەمەنەکەی هەورامانی تەخت ڕاستەوخۆ قسە بۆ کامێرە ناکەن لەسەر پیشالیار سەبەبەکەشی چیە لەو قسانە ئەترسن کە ئەیلێن زۆر ینی زۆر بە ناڕەحەت ئەتوانی ئینسانێکی بەتەمەن ببینیت بڵێن پیشالیار لە کۆنا چۆن بووە تازە چۆنە ینی ئەم شێوازە چۆن سەرچاوی گردووە قسە زۆر نایکە. ئەم سا مەسەلەن بۆ چارەسەرکردنی و تەکنیکی تازەم بەکارهێنا مایکی زووم و بەکارهێنا لەگەڵ گۆپرۆیەکی سەرسنگ لەگەڵ ئەنێستایەکە اینجا توانین تۆزی قسە لە بەتەمەنەکان وەرگرم بۆی کە نەزانن ئەمە بۆی کە نەزانم شتێکتر کابراک ستاندێکی بۆ دانی مایەکی لێ بەچی بە هۆرانی بڵێ من هیچ مەزانم تەواو توانیتان چەند دقا تۆمار بکەن. ئەم جارە تۆزێ فراوانترمان کرد زیاتر نەمان بەستەوە تەنها بە هەورامانی تەخت لە سەردەمی پیشالیارە شەخصێکی ترە بۆ لە ناوچەی هەجیج بە ناوی کۆسەی هەجیج یەک سەردەم بوون گەشتێکی وێشمان کرد ئەم سەفەرە بزانین چ ڕەبتێک لە بینی ئەم دوو کەسا هەیە لەوێ زۆر ڕاستی شتێکی وامان دەست نەکەوت کە ئەم بۆ بەناوبانگە مەراسیمەکە زۆر بە گەورەیەکرێ ئەم بەم شێوازە نیە شتێکی وامان دەست دەکەوت هەروازمان نهێنا چون بۆ دەیەکی نزیک لە هەورامانی تەخت بە ناوی ژیوار بزانین ویسمانزانین دیەکانی دەوروبەری تا چەندێک قەناعەتیان بەم بابەتی مەسەلەی پیشاریارە هەیە چەند کاریگەریە تقریبا دانیشتوانی دەکانی دەوروبەر کەم تا زۆر بڕوایان پێ هەبوو بە تەمەنەکانیش بۆ ستایلی کە دەنگەکانمان وەرگرت بۆ ستایل لەوێ توانیتان قسەیان لێوەربگرن سەمان لێوەرگرتم بە بڵێ مایک زوومم پێ بوو بەسەریشم لە دامە گرسان تەبیعی قسەیە کرد لە بلاشۆ بەسەر گۆفرۆ تۆماریە کرد و ئیشەکانمان وەرەگرت بۆ ستایلە تازەی کە ئەم ساڵ کردم زۆر سەرکەوتوو بوو. زۆر باشە ئەمە سێهەم ساڵتە تۆ لە مەراسیمە بەشداریەکی ساڵەکانی تریش بۆ هەمان مەبەستە چوویان تەنها بەکاری فۆتۆ بەس بڵێن ساڵی پاریش بە هەمان مەبەست چون پێرارەکە تەنها بڵێن 3 ساڵ پێش تەنها بە فۆتۆ ڕۆشتمە کوبڵی یەکەم جاریشم بوو بە شێوەیەکی نەشارەزاییش مەکرد عەشوایی زۆر شتێکی وام دەست نەکەوت بەڵام لە یەکێک لە ساڵەکاندا بەفرێکی زۆر پێرار بوو بەڕێی من ئەم جوانی ئەم مەراسیمە بۆهۆی ئەو سەرماوسۆڵەیە کە هەیە بەس ئەم ساڵوانە بۆ ئەم ساڵ زۆر کێشەی فۆتۆگرتنمان هەبوو چووکە زۆربەی بڵێن ئەسووتە نەهەور هەبوو نە باران هەبوو هەتاو بوو ئەو کێشەی هەبوو ئەم ساڵ لە مەسەلەی فۆتۆ زۆر قورس بوو هەتا خۆر نەنیشت ئیشێکی جوانمان بۆ نێکرا ئەگەر کەش و هەواکە زۆر سارد بێ ئەوان مەراسیمەکە هەروەکو خۆی ئەڕوات هەر ئەیکەن هەموو چالاکیەکان چەند ساڵێکەوە وەکو بڵێ تازە بۆ بە شتێکی زۆر گەورە لە وڵاتی ئێرانە زۆر ینی زۆر بە گەرمیش بڵێن پێشوازی لەکەن و بەشداری شەکەن. بەڵێ کاک هۆگر فۆتۆگرتن لە وەرزەکاندا لە نێوانی وەرزەکانە جیاوازی چیە لە زستان پاییز وەرزێک هەیە کە فۆتۆگرافەر بتوانێت بە تایبەتی لە وەرزەیە ئیشی زۆر جوان بکات. خۆی مەسەلەی فۆتۆ زیاتر پەیوەندی بە ڕەنگەوە هەیە وەرز پاییز و بەهار ئەوە ینی هەموو کەس دەتوانێت بە فۆتۆگرافەر پاییز و بەهار حچیە چۆن ڕەسم بگری جوان دەرەچێت حچیە بکەی قەنەعاتی من وایە ینی وەکو بۆ چنی خۆم
ئازایەتی نیە لەو مۆسیمانە بڵێ وەڵام فۆتۆگرافەرێکی بچوە چەندەها ڕەنگی جوانی هەیە چەندەها شتی جوان و دەسەکەوێ لە ڕەنگەکانی ترا کە هەوێن بەرەو مەیل و ڕەنگی گەرمە چێت تۆزێ قورسە بۆکە ڕەنگی کێشەی ڕەنگی زەردە هەیە ئەگەر تۆزێک ئەزمموی نەبێت کۆنتۆڵکردنی ڕووناکی قورسە بێت لە زستانی شەبامان شێو عکسە بێتەوە مەیل و ڕەنگی سار دەبێت لەوە شاگەر شارەزایەک نەبێت لە بواری فۆتۆ کامێرا کۆنتۆڵکردنی ڕەنگ قورسە ئێستا ئەو کامێرایانەی کە بەردەستن ئەو بابەتانە کۆنتڕۆڵ کراوە پێی بەڵێ بەڵێ ئەتوانی ڕووناکیش و ڕەنگیش پێ کۆنتڕۆڵکەی بەڵێ ئەم فۆتۆیانە یاخود ئەم گرتە ڤیددیویانە تۆ لەکوێ نمایشێکی و توانیوتە لە فستیڤالێکی دەرەوە لە چالاکیەکانی دەرەوەی کوردستان بتانی نمایشیان بکەیت بەشداریم پێ کردو بەڵام سەرکەوتو نەبوون بۆ وەڵاهی هۆکارەکەی نازانم ئایا وەکو بڵێن وەکو کوردێمەشتا تابن مقەناتم وایشتا نەگەشتیم بۆ ئاستە باڵایی کە وڵاتانی دەوروبەر لە فۆتۆ هیانە بە تایبەتی بڵێن فۆتۆگرافەری عەرەب و تورک و فارسەکان چونکە یەکێکم نەبینی مەسەڵەن خەڵاتێکی ناشنال جۆغرافی وەرگرتی بێتە ئێستا ینی ئیشکردن لەو بوارە ئاستەکەم ئێمە نەگەشتێتەوە ئاستەی کە بتوانین خەڵاتی زۆر باش بێنینەوە ینی بەگشتی وەریگرین لە ناو مەراسیمێکی لەم جۆرەیە کە مەراسیمێکی زۆر تایبەت و زۆر جوان و سەرنجڕاکێشە هیچ فۆتۆگرافەرێکی بیانی لەوێ هەبوو ئەم جاریان من خۆم تیمی زۆر گەورەی بیانەکان ببینی وەکو کەناڵی تەتەی تورکیا مەسەلەن هی عەرەب خۆم هاوڕێ خۆم لە بەغدا و لە ناسریە و لە حیلەوە هاتبوون داوەتم کردبوون و 2 ساڵ لەسەرێک بەشداریەکەن بۆ پێشەنگای تایبەت بە خۆیان ئەم ساڵ ئاماژەت بۆ کرد کە لەگەڵ دەرهێنەرێکی هاوڕێت ڕۆشتون ئەوە هەر بە مەبەستی با بڵێن تۆمارکردنی فیلمە دۆکۆمنتارێکە بوو یان مەبەستێکی تر بۆ مەسەلەی پیشەدار پێویستم بە هاوکارێکی زۆر باش بوو هاوڕێکی بەڕێزم سینا محەممەد لەرۆ سڵاو ڕێزمەیە بووی دەرهێنەری بڵێن فیلمی سینەماییشە ئەوم لەگەڵ خۆم بیانی پێکەوە چنیشەکەمان پێکەوە کرد ئەم تەکنیکە تازانەی کەوتم ڕاستی لە ڕێەوە بوونە لە سوۆشال میدیا کاتێک کە ئەم فۆتۆیانە ئەم گرتانە نمایشەکەی ئەو کەسانەی کە ئەیبینن ڕاوسەرنجیان چیە لەسەری وەڵاهی تەبەن خۆشبەختانە زۆر بینەرێکی باشی هەیە مەسەڵەن پێش ئەو ڕۆژەی پێشەوەی بڕۆم ڤیددیۆیەکی بڵێن چیسانەیم دانا ڕێلێکی چیسانەیم دانا زیاد لە 2 ملیۆن بینەری هەبوو خۆشم ینی بەنامە سیر بوو زۆربەی ئەم بابەتە بەستنەوە تۆزێک بەدینەوە ئەوم پێ ناخۆشە خۆی ئەم شتە کەلتوریە شتێکی مێژووی کەلتوریە تایبەتە بەو لادەیە بە شێوەیەکی زۆر جوان پەریان پێداوە ئیداری ینی زەماوەندەکەیەکەن دەستەکانت خۆش بێ سپاس کە ئەم ئێوارەی لەگەڵ ئێمە بووی کاکا هۆگر کەمال سپاس دەکەم سپاس بۆ کەناڵی کورساتی زۆر سپاس بە خێراتی